دیداری نێودەوڵەتی بەشی مێژووی فاکڵتی ئادابە لە زانکۆی سۆران بەڕێوەچوونی چەند پانێڵێکە لەو دیدارە لەسەر ژیان و ڕێبازی نووسینەوەی مێژووی کورد لەلایەن پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر مێژوونووسی ئەکادیمی کورد. ئەو دیدارێکێمە سەوڕ و بەڕێوابین هەڵسەنگاندنەوەی ئەو کارە زانستیانێتی کەوا لە ڕابردوو ئەنجامی داوە. طبعا دکتۆر کەمال مەزهەر وەکو عەرەب دەڵێن ئوستاد الئەجالە، یعنی با بڵێنەوەی مامۆستای هەموو نەوەکانی ئەکادیمیەکانی کوردستانە لە ماوەی 6 دەی ڕابردوو کە توانوویەتی هەموو ئەرشیفخانەکانی دنیا بە تایبەتی دۆسیە نهێنیەکان لەبارەی پرسی کوردەوە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو هەڵبداتە. کە دڵم پڕ لە گریانە، بەڵام ئەمێ ڕێز و پێزانیەکی زۆر تایبەت بۆ زانکۆی سۆران، بۆ ئەو کەسانەی ئەو مامۆستا و ئەو ستافێک هەڵساون بەم دیدارە، چونکە ئەمە پێمان ئەڵێ تۆ ئەو کارانەی کە ئیکە ئەبێ دوای خۆت جێ ڕێز و پێزانی بن بۆنەوەی دوای خۆت. ئەنجا ئەوانی کە هەڵساون بەم کارە بەشێکیان لەوانی دکتۆر کەمالیان هەر نەبینیەوە لە نزیکەوە، هەر بەری نەکەوتون، بەڵام دکتۆر کەمال مامۆستای هەمومانە لە ڕێگەی نووسین و کتێبەکانی و لە بەشێکی پانێڵەکان باس لەو بەرهەمە مێژوانەی دکتۆر کەمال مەزهەر کرا، جیاواز لە مێژوونووسانی تر، هەڵدانەوەی لایەنە شاراوەکانی مێژووی کورد بە دیکۆمنت و بەڵگەی مێژووی، هاوکات وەرجێڕانی بەرهەمەکانی بۆ چەند زمانێکی جیاواز بەهۆی گرنگی و بایخی بەرهەمەکانی. ژمارەیەکی زۆر لە ناودارانی مێژوو لە مامۆستایانی زانکۆ لە ئەکادیمیەکان ئەمڕۆ لێرە ئامادەن بۆ قسەکردن لەسەر ژیان و بەرهەمەکانی دکتۆر کەمال مەزهەر. هەرچەندە لێرە بە دیدارێک و بە سیمپۆزیۆمێک یعنی قسەکردن لەسەر ژیان و بەرهەمەکانی دکتۆر کەمال مەزهەر ئەستەمە، بەڵام ئێمە وەک بەشی مێژوو لە فاکەڵتی ئادابی زانکۆی سۆران وەک ڕێز و وەفایەک وەک قەرزداریەکی قوتابیانی مێژوو بۆ دکتۆر کەمال مەزهەر ئەمڕۆ ئەم دیدارەمان ڕێکە خستووە کە پێکهاتوو لە دوو پانێڵکە کۆمەڵێک کەسی ئەکادیمی قسەی لەسەرەکەن. دکتۆر کەمال ئەم خەسڵەتە جوانانەی هەبوو، کارێکی وای کرد وەک دکتۆرەکە ئێستا باسیەکە ئەڵێ هەرچی شۆڤێنێتی عەرەب هەیە، ئەم تەلەبانەی کەوا هەیان بۆ لە نزیکەوە بوون، بەعزێکیان زۆر شۆڤێنی بوون. دکتۆر کەمال وای لێکردن کەوا ئێستا ببن بە سەفیرێک بۆ نەتەوەی کورد لەناو شۆڤێنێتی عەرەبە. مەزهەر ئەحمەد حاجی ڕەسوول گودروناغای زاڵی کوڕی سلێمان بەگ. دکتۆر کەمال مەزهەر لە 14 شوباتی ساڵی 1937 لە شارۆچکەی ئاغجەلەری پارێزگای کەرکووک لەدایک بووە. لە بنەڕەتدا خەڵکی شاری سلێمانیە. لە ساڵی 1963 بڕوانامەی دکتۆرای لە مێژوو لە پەیمانگەی خۆرهەڵاتناسی لە ئەکادیمیای زانستەکانی سۆڤیەت بەدەستهێناوە. لە ژیانی خۆی 29 کتێبی لەسەر مێژووی کورد و کوردستان بە زمانەکانی کوردی و عەرەبی و تورکی و ڕووسی و فارسی و فەڕەنسی و ئینگلیزی بڵاو کراوەتەوە. لە 16 ئاداری ساڵی 2021 لە وڵاتی ئەڵمانیا کۆچی دوایی کردووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، زانکۆی سۆران.